ساڵانە زیاتر لە 40 ملیۆن گەشتیاری ناوخۆی و دەرەکی دەبێت. شاری گوانژۆ سەبەتەی تەکنەلۆژیای وڵاتی چین. ئەچین بۆ شاری گوانژۆ لە چین. اینجا ئەم شارە ژماری دانیشتوانەکەی 15 ملیۆن کەسە، بەڵام ئەوەی کە ئەم شارەی زۆر سەرنجڕاکێش کردو ئەوەیە کە زۆربەی هەرە زۆری ڕووبەرەکەی ئاویە. اینجا بە خواردنە دەریایەکانیش بەناوبانگە چکە ئەو هەموو ئاوەی لێ بێگومان. اینجا ساڵانە بە بۆنەی ئەمەوانێ 40 ملیۆن گەشتیار سەردانی گوانژۆ ئەکەن و لە پاڵ ئەوەشدا شارێکی زۆر 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 سەرنجڕاکێشە و بە سەبەتەی داهێنان و تەکنەلۆژیا ئەناسرێ بۆ لەبەرەوەی کۆمپانیا گەورەکانی تەکنەلۆژیا لە دنیا لەوێن وەکو هواوی، DJI. اینجا ئێمەش پێکەوە فیچەرێکی جوانمان بۆ ئامادە کردوون بابینەریبین. گوانژۆ یەکێک لە 4 گەورەترین شارەکانی چین دەکەوێتە سەر ڕووباری مرواری. دانیشتوانی ئەو شارە بە دیالەکتی کانتۆنیز قسە دەکەن کە دووەم گەورەترین دیالەکتە لە وڵاتە لە دوای دیالەکتی ماندەرین. ئەم جلوبەرگانەی لەبەر من دەیبینن ناویان هایشینە. ئەمە هی هەرێمی گوانگدۆنگە لە گوانژۆ کە خەڵکی ئێرایان خەڵکی ناوچەکە کانتۆنیزن. ئەمە ستایلی کانتۆنیزە کە مێژوەکەی بۆ 2500 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. زۆرترین خواردنی ئەم شارە ماسی و خواردنە دەریایەکانی دیکەن چونکە بەشی هەرە زۆری ڕووبەرەکەی دەریایە. ساڵانە زیاتر لە 40 ملیۆن گەشتیاری ناوخۆی و دەرەکی دەبێت. حکومەتی عێراق لە ئۆکتۆبری 2023 کۆنسوڵخانەی لە شاری گوانژۆ کردوتەوە. گەشتی ڕاستەخۆی فڕۆکەشت لە نێوان گوانژۆ و بەغدا دەستی پێ کردووە. من لە شانشینی عومانەوە هاتووم بۆ گوانژۆی. بەڕاستی شوێنێکی زۆر نایەب و جوانە، سروشتەکەی دڵڕفێنە، هەروەها سەردانی بازاڕی کۆنم کرد کە شوێنی زۆر جوانی کە لە پوری لێیە کە مێژوەکانیان بۆ سەدەکانی ڕابردوو دەگەڕێنەوە. بەڕاستی چێژم لەم سەردانە وەرگرت. گوانژۆ کە زۆر جار بە کانتۆن دەناسرێ، ژماری دانیشتوانی 15 ملیۆن کەسی تێپەڕاندووە. 35% شارەکە سەوزاییە. ئەم شارە نازناوی شاری گوڵی وەرگرتووە چونکە گوڵی تایبەت و زۆری لێیە. گوڵی کەپۆک ناسراوترینیانە. پێم وایە چای بەیانیان لە گوانژۆ خۆش و بەتامە. هێڵی مترۆکەی زۆر قەرەباڵغە و خەڵکی لە سنتەری بازرگانی زۆرتر سەرقاڵن لەو شارەی کە من لێوە هاتووم، شاری ژێجیانگ. بەڵام بەڕاستی چای بەیانیان لە ژینگەیەکی ئاوا خۆشە، هەستێکی تایبەتە. From QQ to Weixin, we connect more than 1 billion users worldwide. هەرێمی گوانگدۆنگ کە پایتەختەکەی گوانژۆیە 34 ساڵە لەسەر یەک داهاتی نێوخۆیی ڕوو لە زیادبووندایە. لە ساڵی 2022 داهاتەکەی گەیشتە 1.9 تریلیۆن دۆلار. هەریەکە لە کۆمپانیای هەواوی تەنسەن DJI بنکەی سەرکییان لە گوانژۆیە. بۆی ئەم شارە بەسەلەی تەکنۆلۆژیای چینیش دەناسرێ. گوانژۆ خاوەنی کەلتورێکی دەوڵەمەندە، شارێکی زۆر مۆدرن و نێودوڵەتیە. گوانژۆ شارێکی کۆنە، مێژووی زیاتر لە 2000 ساڵە. ئەم شارە زۆر شارستانی و مۆدرنە. ئێمە هونەری ئۆپێرامان هەیە کە زۆر بەناوبانگە. خواردنی تایبەت و بەتاممان هەیە. بەگەرمی پێشوازی لەو خەڵکانە دەکەین کە دێنە شارەکەمان بۆ ئەوەی چێژ لە کەلتورەکەمان وەربگرن و خواردنەکانمان تاقی بکەنەوە. گرەیتەربەی ناوچەیەکی استراتیژی و گەورە و گرنگی بازرگانی تەکنۆلۆژی و گەشتیاری چینە. دەکەوێتە سەر دەریای باشووری چین لە نێوان ماکاو، هۆنگ کۆنگ و گوانژۆ. لە شاری گوانژۆ پردی هۆنگ کۆنگ زوهای ماکاو هەیە. درێژترین پردی پەڕینەوەیە لە جیهاندا کە تونێڵە و بەسەر وشکانی و دەریادا دەڕوات. مادی فەڕەج ڕوودا و گوانژۆ چین.